سەرڕای ئەو ئەرکەی کلنا و بەڕێوەبەری هاتوچۆ هەمانە ئەرکی تریمان پێش پێدراوە لەسەر شەقامەکان بۆی پارێزگاری لە ئەمن و ئاسایشی هاوڵاتیان بکەین. بۆیە داواکاریمان لە هاوڵاتیانە کە ئەگەر کارێکی زۆر زەرور نەبوو دوای ڕێگە پێدانیان نێنە دەرەوە بۆ سەلامەتی هەمووانە. ئێمە کە شەو ڕۆژ لە خزمەتی هاوڵاتیان نین لەم سەرجادانەمە شەو ڕۆژمان گرتووە بۆی کە سەر ماڵی هاوڵاتیان پارێزراوە بێ و خەڵک لەم کارە ساتە نەجاتی بێ و چەند ڕۆژە ئیشەڵڵا نەجاتمان بێ. ئیتر داوایان لەکەین لە ڕێی کەناڵە جوانەکەتانەوە بەڕاستی هاوکارمان بن. بەڕاستی یعنی لێرە و لە چەند شوێنێکی تر ینی ناچاری نیجراعاتەکەین ینی چەند بەس بەعام ینی باشە خەڵکان ینی هاوڵاتیان هۆشیار بۆ تۆ ئێمە زیاتر هۆشیاریەین بە خەڵک.